بەڕێوەبەرایەتیی گەنجینەی هەڵەبجە لە مەراسیمێکدا کرایەوە کە ئەمە بێتە هەنگاوی سربەخۆیی بوونی دارایی پارێزگای هەڵەبجە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پارێزگای هەڵەبجە ئەوەی ڕاگەیاند کردنەوەی ئەم فەرمانگە گرنگە لە چوارچێوەی هەوڵە بەردەوامەکانی جێگری سەرۆکی حکوومەتە بۆ سەرپێخستنی ئیدارەی پارێزگای هەڵەبجە. ئەم بەڕێوەبەرایەتی گەنجینەیە کە بە مانووبوونێکی زۆر لە پارێزگامان و لە ئەنجومەنی وەزیران و بەتایبەت بەڕێز جێگری سەرۆک وەزیران بەڕێز قوڵات تاڵەبانی کە بە اعتیباری ئەوەی سەرۆکی بە پارێزگابوونی ئەو لێژنەیە توانرا بە هەموو هەوڵ و توانایەک بە هەوڵێکی خۆماڵی لە ناو دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجەیە بتوانێت فەرمانبەری بۆ دابین بکرێ و بسپاسەوە وەزارەتی دارایی چ بەڕێز کاک ڕێباز و چ بەڕێز کاک ڕابەر سدیق کە هاوکارێکی جدیمان بوون لەسەر پێخستن و تەواوکردنی فەرمانە کارگێڕیەکان و دابینکردنی پێداویستی و کەلوپەل بۆی و ئێمەش وەکو دیاری پارێزگای هەڵەبجە بینامان بۆ دابینکردن و ئەمڕۆ هەموو قۆناغە کارگێڕەکانی بە ئەنجام گەیەنرا. ئەمڕۆ افتتاحی ئەم گەنجینەیەمان کرد. بەکردنەوەی بەڕێوەبەرایەتیی گەنجینەی هەڵەبجە قۆناغی هۆبەی دارایی هەڵەبجە تێپەڕێنرا. لە قۆناغی داهاتوو تەواوی مامەڵە داراییەکانی ئەم پارێزگایە لە ناو هەڵەبجەدا جێبەجێیەکرێت. دوێنێ ئینفیکاکمان کرد لەسەر بەڕێوەبەرایەتی گەنجینەی سلێمانی و لە هۆبەی دارایی هەڵەبجەوە بووین بە بەڕێوەبەرایەتی گەنجینەی هەڵەبجە. دارایەکانی خوڕماڵ و بیارە و سیروانیش ئینفیکاکیان کردو لەگەڵ هاتوونەتەوە سەر بەڕێوەبەرایەتی گەنجینەی هەڵەبجە. تر لەمەولا ئێمە یەکەم هەنگاومان موچەی فەرمانبەرانی خۆمانەکەین هی دارایەکانی خوڕماڵ و سیروان و بیارە و هەڵەبجە. دوایەوە وردەوردەکە ئەو فەرمانبەرانەی بۆمان نەقڵ بوون لە فەرمانگەکانی ترەوە کە یەنە ئێرە لێرە دەورە بینن و وردەوردە دەسەکەین بە ئیشی فەرمانگەکانی تریش. کردنەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە بەوتەی سندیکای ژمێریاران و وردبینان هۆکارە بێت ساڵانە سەدان ملیۆن دینار بۆ حکوومەت بگەڕێتەوە. کردنەوەی گەنجینەی هەڵەبجە ئەوەی کە ئێمە بەدواداچوونمان بۆ کردبێت لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ڕووی مادی و نزیکەی مانگانە 200 بۆ 250 ملیۆن دینار بە حکوومەتی هەرێمی کوردستان و گەنجینەی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕێتەوە. ساڵانە ئەم پارەیە مەبلەغێکی زۆرەکات بگەڕێتەوە بە گەنجینەی حکوومەت ئەتوانێت سوودی لێ ببێت. لە ئێستادا حکوومەتی هەرێم بە بڕی بودجەی 5 ملیار و 431 ملیۆن دینار کۆمەڵگەی دارایی لە هەڵەبجە بنیادناوە لەسەر ڕوبەری 12,000 مەتر دووجا کە لە سەدا هەفتای کارەکانی ئەو کۆمەڵگەیە تەواو کراوە. بینایی گەنجینەی هەڵەبجەش لەو کۆمەڵگەیەیە ئەگەر گرفتی دارایی بۆ پێشنێت لە سێمانگی داهاتوو بە یەکجاری تەواوە بێت. بەکردنەوەی بەڕێوەبەرایەتیی گەنجینەی هەڵەبجە گەورەترین گرفت لە بەردەم سربەخۆیی بوونی دارایی پارێزگای هەڵەبجە چارەسەر کرا. سەلاح جەمیل، کوردسات نیوز، هەڵەبجە.